پیرۆزبای بڵاوبوونەوەی بەرهەمەت دەکەین و سڵاوت دەبێ و زۆر بەخێر بێ بۆ کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ کورسات، سڵاو و ڕێزمەیە بۆ بینەرانی کورسات، بۆ جەنابتان، بۆ ئەم خۆشەویستان. سپاس بۆ تۆ. بیرۆکەی وتنەوەی ئەم گۆرانی چەندکەی هونەرمەند حەسەن عەلی چۆن بوو؟ شێبیری لەو کردەوە کام گۆرانیە بوترێتەوە لەگەڵ ئەم گروپەیە؟ وەڵایی ڕاستیەکەی ئەم گۆرانیە وەک گوێتان لێ بوو، گۆرانیی تۆزێک ڕیتمیە زۆر خۆشە، ینی خەڵک نۆستالجیایەکی خۆشی هەیە لەگەڵ ئەم گۆرانیە. ڕاستەکەی من حەزم لێ بوو لە بەرنامەی کە وتبوومەوە حەزم کرد بە موزیشێکی تازەتر و بە شێوە ستایڵێکی تازەتر دووبارەی بکەینەوە. ئێتە بەڕاستی لەگەڵ گروپی حەبیبە کە کۆمەڵی گەنجی زۆر بەهرەمەند و زۆر خۆشەویست و زۆر دەستڕەنجین و ینی بەڕاستی توانم بڵێم ڕوئایەکی هونەری زۆر جوانیان هەیە، هەر یەکێکیان بگریت. من بەڕاستی لێرە باسییان ناکەم چونکە پرۆفایلی هەریکێکیان دیارە ناسراون. بەڕاستی ینی هونەرمەندن بە معنای کەلیمە. ئەم موزیکی ئەم گۆرانیەش تازەکردنەوەی موزیکەکەی مامۆستا برایمی ئێقاع میوزیکەکەی تازە کردوێتەوە کە لەگەڵ گروپی حەبیبە لەگەڵ و میوزیسیانە خۆشەویستانەیە دووبارەمان کردەوە لە ستۆدیۆی ڕیکۆردکردنەکەش ستۆدیۆکەی کاکە شڤانە لەوێ ڕیکۆردمان کردووە. بەڕاستی من خۆم یەکێکە لەو بەرهەمانی کە لە دەنگ و ڕیکۆردکردنەکەی زۆر ڕازیم. ئوستاز بە شێوەی ئەمانە ئەو ڕۆحێتی کە لەو گۆرانیە بۆچی ینی بەڕای من خۆشترە لە هەنێت ڕیکۆرد و تەجیلاتی تر ئەوەیە گەر دیقەت بێ مایکەکان دانراوە بۆ میوزیسیانەکان، ینی بە شێوە کلاسیکیە جوانەکە، ینی ڕۆحێتی تایە ئەو تۆمارکردنە، ئەنی تێگەی وەکو ئەنی با بڵین شتێکی زۆر کۆمپیوتەرایز نییە لە ستۆدیۆیەکە و ئامێرەکان دانە ڕیکۆردکەن و دوای میکسین کرێت. ڤیدیۆیەکی زۆر سادی بۆ کراوە، تەنانەت هەندێک کەلوپول و پێداویستی دەرکەوتون کە پێویست نین، ئەوە یەکجار بەڵام هەر بە ڤیدیۆیەکی سادە بەرهەمێکی جوان ڕاستە زۆر تاوە. ئێمە ڕاستە تەمرینمان کردووە، بەس ئەو ڕیکۆردە یەکەم جار ڕیکۆرد کراوە یەکسەر ینی ڕیکۆردی تەسویریش و ڕیکۆردی دەنگیش هەردووشی بەیەکەوە. دەسان خۆش بێت کارێکی جوان و کارێکی جیاواز و کارێکی ڤیدیۆیەکی سادی بۆ کراوە، بەڵام کارێکی جوان و جیاوازە. دەسان خۆش بێت کارکردن لەگەڵ ئەم گروپە چ جیاوازێکی تایە؟ جیاواز لە بەرهەمەکانی ترت، جیاواز لە وتنەوەی گۆرانەکانی ترت، هەر یەک لەم بەڕێزانە کاک سروش، کاک ڕێوان، کاک داسان، کاک سەنگەر، هەر بەڕێزێکیان بگریت کاری جوانیان. بەڵێ هەر وەکو باسم کرد پێشتر ئاماژەم پێکرد، هەر یەکێک لەو بەڕێزانە بگری ڕوئایەکی هونەری زۆر جوانیان هەیە. بەڕاستی کە تۆ لەگەڵ یانابی ینی هاندانێکی زۆرە بۆ ئەو دەنگ بێژە، بۆ ئەو گۆرانی بێژە کە بتوانێ ئەدایەکی باشتر بکە، بتوانێ هونەرێکی جوانتر پێشکەشکە، چونکە ئەوانە بەڕاستی ینی لەو تەمەنە گەنجی خۆیانە کاتێکی زۆریان تەرخان کردو بۆ هونەر بەڕاستی، کە ئەمە شتێکی دەگمەنە ئێستا لەم سەردەمەیە. ینی من زۆر خۆشحاڵم کە خەڵکی مرۆڤی بەو شێوەیە ئەبینم، ینی هونەرەکە خاتە پێش هەمویان، ینی لەخوا بەزیابێ ئیش و کاری خۆیان هەیە، بەڵام ینی بۆ بوارە هونەریەکە دڵسۆزێکی تەواویان تایە. ئەیتر من ینی بەڕاستی حەزەکەم کە کاری تریشیان لەگەڵا بکەم، هەر لێرەشەوە ینی حەزەکەم ڕای بگێنم کە من ئێستا دوای ئەم بەرهەمەی ئیشەڵا بە تەماین بەرهەمێکی هونەرمەندی گەورە کایەی نەمرمان بەدەستەوەیە کە بۆ یەکەم جارە میوزیکەکەی هەر ئەم بەڕێزانە لە گروپی مۆزیکی حەبیبە ئەینووسنەوە ئیتر بەتەماین کاری لەسەر بکەین. دەسەواداری وکەی کارتانتیا کرد کورسات مەگەزینە بێت پێشکەشەکەین بە ئێوە بۆ بڵاوکردنەوەی هەر بەرهەمێکتان بەسەر دەستان خۆش بێت. کاک زیران ناکرێت لێرە نەبێت و لێرە بێت و بە جوماڵە دەنگی نەبێت، گۆرانێکمان پێشکەش نەکات بە زیندوو بەسەر خۆش بێ. زۆر سپاس، هەرچە نەخۆشت ئامادە نەکردبوو کە هاتی تێرە پێمانوتیت، بەڵام سپاس دەکەین کە دڵمان نەشکێنی. نا لە خزمەتانە من ئێرە بە ماڵی خۆمەزانم بەڕاستی، ینی سەرەتای دەرکەوتن و ینی بەڕاستی هەموو دەرکەوتنە هونەریەکانم لە کورساتەوە بووە، بۆیە بە شوێنی خۆمێزانم، ینی بەڕاستی خۆشحاڵم کە ئێمە ئێرە ینی دڵمەکرێتەوە.
سپاس بۆ تۆ و کورسات ماڵی هەمووانەوە سپاس بۆ پێزانی نەخزمەتان مەقامێکی هونەرمەند و ئەدیبی گەورە ڕەفیق چالاکتان پێشکەشەکەم. ڕۆڵە مردنە بێ تۆ ژیانم زیلە بێ تۆ عیزەتم دەردە خۆراکم لە پاش تۆ ژەهرە بێ تۆ شەربەتم تۆش وەکو من قوڕە پێوی گەر بزانی عیلەتم وێڵی سەحراکەی نەهاتی غوربەتی پڕێ میحنەتم ئیرسی مەزنونە خەڵاتم لەیلەکەم وێنێ کردووە. زۆر سپاس. دەنگت نەرزێ و دەستت خۆش بێ. سپاس بۆ تۆ. سپاس بۆ کاک زیران وتنەوەی گۆرانیانە قورس نییە؟ وەڵای ڕاستەکەی من نازانم ینی بەڕاستی قورسە. وەڵای قورسێری ئەوێت کە تێکی نەی ئەمانەمووی شاکارن. جۆری ئەو خوێندنی مەقامە کوردیانە بەڕاستی وەک جەناب وتە قورسە بەڵام ینی مەحاڵیش نییە ئەگەر تۆ ینی لەگەڵ یا ژیا بێتی بتوانی بەباشی بیڵی تۆ ئەدای بکەیت هیچ شتێک نییە نەتوانی پێ بگەی. ینی تۆزێک ئەم گۆرانیە سلۆیانە ئەم مەقامات توشتانە نازم من هەستەکەم ینی لە ستایڵی خۆمەوە نزیکە ینی بەڕاستی هونەرمەند دەبێ ینی لە هەموو ستایڵەکان گۆرانی بڵێ ینی گۆرانی ڕیتمی گۆران تەنانە گۆرانی شاد زۆر من خۆم زۆرم پێخۆشە بەڕاستی کاوە بەڕاستی ئەڵم ینی من ئەوە بە جۆرێک لە نوقسانی لە خۆما ئەبینمەوە ینی گۆرانی شادم حەز لێ زۆر بەڵام زۆر هینم نەکردووە بەڕاستی ینی نەموتۆتەوە زیاتر لەگەڵ گۆرانیە ڕیتمە هێواشەکان و مەقامات و ئەوانەیە زیاتر بەردەوامن. باشە لەوتنەوەیم گۆرانیانەیە چۆن هاوسەنگی ڕاگریت کە نوێگەری بێت لە وتنەوەی هەر گۆرانیەکە و ئەو هاوسەنگی ئەوش ڕابگریت کە پاراستنی ڕەسەنایەتی بێت؟ بەتەشید ئێستا بۆ نمونە ینی لە جۆری خوێندنی مەقامەکانە ینی تام و چێژەکان جێ ئەکرێتەوە ینی هونەرمەندە گەورەکانی ئێمە ئەم شتیان زۆر بە جوانی پاراستووە ینی تۆ سەیری مامۆستا تایر تۆفیقکە سەیری حەسەن زیرەکە مامۆستا عەلی مەردان ئەمانە کە جۆرێک لە مەقاماتی کوردیان و تووە تام و چێژی پێوە بوو ینی کە تۆ گوێی لێگریت ئەگەر بەس تەنیا بەس کورد بە گوێ بگرە لە عەلی مەردان ئەزانی ئەمە باشووری کوردستان مەنتیقەی گەرمیانە گوێ لە بۆ نمونە جۆرێک حیجازی مامۆستا تایر تۆفیق بگرە ئەزانی کە ئەمە حیجازە تورکیەکە نییە ئەمە ئەو حیجازەیە کە مامۆستا تایر تۆفیق زۆر بە کوردیانە زۆر بە خۆشی وتوێتی مامۆستا حەسەن زیرەک بە هەمان شێوە ینی بەڕای من بەستایڵی خۆت بیڵێ ینی هەموو هونەرمەندێک گۆرانیەکان مەقامەکان بەستایڵی خۆی بڵێت بەڵام مۆرکە ینی تام و چێژە کوردەواریەکەی لەدەست نەیە ئێمە وەک ئەزانین زیاترەوە موزیسیانەکان باشتر ئەزانن کە مەقامات زانستێکە ینی هەموو ئەم نەتەوانەی کە لەم ناوچەیە هەن وەکو فارس و تورک و عەرەب هەمووی مەقاماتیان بەکارهێناوەتەوە ئەو مەقامانی کە ئێمە بەکارێنین ئەوانیش بەکارێنن شارەزایەکی تەواو بەتەشید چونکە تۆ ئەیتەبعەن ڕێک وایە چونکە تۆ بە تۆنێک ئەیکەی بە عەرەبی بە تۆنێک ئەیکەی بە فارسی ئەبێ ئەلمەیە وریابێ سا بۆ نمونە مامۆستا عەدنان کەریم زۆر شارەزایە لە بابەتی مەقاماتی کوردیەکە ئەو مۆرکە کوردەواریە ینی زۆر بە حەزەرەوە زۆر بە ئامانەتەوە دەستکاریانەکات ئەکرێت هەموو کەسێک ئەم گۆرانی ڕەسەنانە بڵێتەوە؟ تۆزێک وەک جەناب وتێ کارێکی قورسە بەڵام ئەگەر تۆ بتەوێ هەوڵی بۆ بەی بتەوێ بە کوردانە بیڵی ئەی بۆنا ئەتوانیت بەڵام ئەوەندەی کە لە قسەکانی توێە تێبینیم کرد
تەنیا دەنگخۆشی بەز نییە بۆتنەوەی ئەم گۆرانیانە شارەزایی دەنگخۆشەکە هاوکاریی زۆر باشە بۆی کە خەڵک ڕەزامەندن لەسەر دەنگی تۆ دەنگی تویان پێخۆشە ئیترکە لە دانیشتنی هاوڕێیانە بێ لە بەرنامە ئەوانەیە بێ چونکە یەکەم شت ئەوەیە کە تۆ تۆنی دەنگی تۆ خەڵک پێی خۆش بێن لەبەر ئەوە جۆت لێگرن دوای ئەوە اینجا ئەکەوێتە سەر ئەو مەسەلە تەکنیک و ئەو ڕاهێنانە کە چۆن بکەی بگەیتە ئەو ئاستە بەڕاستی بە ڕاهێنان ئەکرێت باشە زیاتر سەرنجت لەسەر ئەم ستایلەیە وتنەوەی ئەم گۆرانیانە یان ستایلێکی تایبەت بەخۆت وەڵی هیوادارم لەگەڵ گروپی حەبیبە ینی چەند کارێکی نوێ و کاری کۆن تازە بکەینەوە ینی گەل و کار و بەڕاستی باس چ بەرهەمێکی ترمان هەوێت من حەزەکەم ینی پلانتان هەبێت بیڵێنەوە بەڵێ ینی لە پلانمانە هەیە ئەو گۆرانی کە هونەرمەندی گەورەکایی مەزنم باس کرد ئەوەی چێکە لە بەرهەمەکان یەک دوو گۆرانی تریشمان بەدەستەوەی کە ئاوازی تازەیە کە حەزەکەین ینی مۆسیقای بۆ دابنین و لەگەڵ هەر لەگەڵ گروپی حەبیبای شڵی وادار ئامادەکاریتان بۆ نەکردو هیچ پرۆڤێکتان نەکردووە کە کێمێکمان گوێ لێبێت لە گۆرانیە ڕاستەکەی گۆرانەکەی کایە من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ینی بەڕاستی ئەو جۆرە کران بە کوردی کە لەو کەناڵە کوردیانی کەناڵی یوتیوبە کوردیانی کە هەیە بەڕاستی تەرجەمەیەکیان کردووە تەرجەمەکە جوانە ینی بەڕاستی بەلامەوە باش بوو بەڵام من هاوڕێکم هەیە لێرەوە سپاسێکم کە هاوڕێی تەکنیکی و تەکنەلۆجیمە ماوەسا سیانەریما کە ئێمە بە خۆشەویستی خۆمان نێزانین و بەڕاستی لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە شارزایەکی زۆر باشیە لەگەڵ زانستی تەکنۆلۆژیاکە بوارێکی تریش کە بواری ئەدەب و شعری ئەدەبیاتی تورکیە کە زۆربەی گۆرانەکانی ئەحمەدکایە و شعرەکانی ئەحمەد عارف و یوسف خەیاڵۆغڵووی کە زۆر بەیانی کردو بە کوردی لەگەڵ مامۆستا دکتۆر لاخ حەمەیە سیانەریمان و لاخ حەمە اینجا بەڕاستی منم گۆرانی کایە هەر حەزەکەم فکرێک بەم لەسەر گۆرانێکە ئەو بەڕێزی کە لە کردبووی بە کوردی من هاتم فکرەکەم وەرگرتەوە چونکە بۆ شێوە سۆرانیەکەی تۆزێک خۆش نەبوو ئەو بەو شێوەیە کە تەرجەمەکرابوو من فکری ینی فکرێکم لە گۆرانێکە وەرگرت و هاتموانین کەمێکی لەسەر بزانین بۆ نمونە ینی ئەحمەدکایە لە شعرەکە ئەڵێ گەڕامەوە نیشتیمانم ینی ئەڵێ چاوم پێکەوت کە ڕێگاکانە سووتان ئەم جۆرە کردن بە سۆرانیە من هاتم تۆزێک دەستکاریم کرد ینی بە فکری خۆم بۆی کە بیگونجانم لەگەڵ شێوە زارە سۆرانێکە بۆ خۆش بێ بۆوتن بە خۆشحاڵیەوە نردم بۆ مامۆستا سیانەریمان و ئەویش زۆر ڕەزامەندی لەسەر بوو گرنگەوەیە ئێمە کەواتە ئێستا ئامادە کراوە بەس تۆماکردنی ماوە وەڵی ڕاستەکەی تەسلیمی برادرانم کردووە ئیتر هیوادارم ئیشەڵا بە زووترین کات ئەتوانین ئەگەر کۆپلێکیش بە جۆمانەی بێ وەڵی ئەویان بابمێنێ بابمێنێت ئەویان باشتێکە باش داوای دەورنەکە باشە پەلەمان نییە بەڵام تۆمارکردنەکەی بەم نزیکان ناکرێت ئیشەڵا هەر ئیشەڵا تۆماریکەین پێشکەشی ئێوە و بە بینەرانی خۆشەویست بێ ئێمە شاوەڕین چ بەرهەمێکی ترمان پێشکەشەکەی ئێستا گۆرانێکی مامۆستا شەماڵی عەبەڕەش کە پێم وا بێ میلۆدیەکەی فارسیە بەڵام لە ساڵی هەشتاکانە خەڵک نۆستالجیایەتی زۆر خۆشی هەبوو لەگەڵ ئەو گۆرانەی مامۆستا شەماڵی عەبەڕەش بە دەنگی ئەو بە تایبەتی ئەنی ئێمە هەمومان بە دەنگی ئەو حەزمان لێ کرد کۆپلێکتان و گۆرانەی بە وەڵەمی وادارم بەدڵتان فەرموو هەرچەندەکەم ئەو خایاڵەی پێیماستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵباستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵباستم لێک داناوەی دارون قسەی زمانم
بۆچی وەها دوورن لە یەک نازانم ئەمیس دەروون بێکرایەوە وەک تۆمان دەرکەوتایە دنیای جوانتر لە بەهار دەرکەوتایە ئاوات هیوا دەرکەوتایە ئاوات هیوا ئاوات هیوا خەوبینین پرشنگدارتر لە ئەستێرەی قوبەی شین. زۆر سپاس. دەستت خۆش بێ و دەنگت نەبزێ. سپاس بۆ تۆ کە دڵت نەشکانین و ئەم دوو بەرهەمە جوانت پێشکەش کردین. دەستت خۆش بێت. کاک زریان تەکنۆلۆژیا تا چەند خزمەت بە هونەرە کات لە ئێستایە؟ تەکنۆلۆژیا وەک هەمیشە لە سەرەتای دروستبوونیەوە خزمەتێکی زۆر زۆر باشی بواری دەنگ و هونەری مۆسیقا و ئەوانە کردووە. لە ئێستاشە هەنی بەڕاستی ئەو کار ئاسانیانی کە ئێستا هەیە تەکنۆلۆژیا کار ئاسانێکی زۆر زۆر باشی کردووە، بەڵام شێوەی بەکارهێنانەکەی ینی زۆر ینی با بڵێن چۆن دەست و پەنجەی هونەرمەندێکی میوزیسیان لە ژەندنی ئامێرەکەیە چۆن جیاکرێتەوە. ئێستا بۆ نمونە من گوێم لە ژەندنی فڵانە کەس بێت یەکسەر ئەیناسمەوە، گوێم لە ژەندنی کەسێک تریش بێ ئەیناسمە. بواری تەکنۆلۆژیەکە ژوایە بەڕاستی، ینی لە بواری تۆمارکردن و میکسین و مایسترین و ئەوانە بەڕاستی ینی ئەوە سەلیقە و هونەرەکە لەوێ دەورە بینێت. باشە کەواتە تەکنۆلۆژیا نییە کە ئەڵێن تەکنۆلۆژیا ئەم پێشکەوتنە هونەری ئێمەی تێیگیا و هونەری کوردی تێیگیاوە، بەڵکو ئەو کەسەی کە بەکاری ئەهێنێت چۆن بەکاری هێنێت، چۆن لە خزمەتی هونەری کوردیا بەکاری هێنێت کەوتوتەوە سەر ئەم کەسە چ دەستێکی هەیە چ زەوق و سەلیقەیەکی هەیە. بالضبط. آخر زەوق و سەلیقەکە زۆر زۆر دەورە بینێ بەڕاستی، چونکە ئێستا ئەگەر تۆ سیرکەی لە تەکنۆلۆژیای ئێستەیە بە تایبەتی AI ینی کارێکی وای کردووە، ینی ئەو قاڵبە میوزیکیانە ئەو شتانی کە هەیە ینی شتی حازرکراو هەیە بەڕاستی تۆ توانی تەنانەت دەنگەکەش دروستکەیت هەر بە شعرەکەت بۆ ئەنووسێت، شعرەکەت بۆ میلۆدیەکە حازرەکە هەموو شتێک، یانە توانی مەسەڵەن خۆت دەنگی بخەیتە سەر، یان شعرەکە خۆت بێیتێ میلۆدیەکەت بۆ بەڵام ئەو ئەحساسی هەیە ئەتوانیت ئەویش هەر سەلیقەکە دەورە بینێت، یانێ توانی ئەم شتانە وەرگریت بە سەلیقەی خۆت جوانتری بکەیت، نەک بەو شێوەی بیرکردنەوەی AI، چونکە AI تەعامل لەگەڵ دەیان تێرابایت دەق و تێکست و میوزیکاکات، بەڵام کە تۆ دەرت هێنا و سەلیقەی خۆتە تێکەڵاو کرد ئەمە لێرا هونەرەکەی تۆ دەرەکەوێت. جۆرێک تر هونەر هەیە ینی بەڕاستی با نمونەی گروپی حەبیبە بینەوە ئەم جۆری کە کاکەشوان و ئەو برادرانە ینی کاکەشوان بۆیە ناوم هێنا چونکە بەڕاستی لە بواری ڕیکۆردی نوشتەکە هەمووی خۆی ڕیکۆردی کرد. بزانە ئەو سەلیقەی چەند جوانە، ینی شتەکان زۆر زۆر ساد بە ئاشتی زۆر سادە تۆماری کرد، ینی کەچی زۆر خۆشیش دەرچوو. هیوادارم ینی بەدڵی خەڵک لەگەڵ کاسێت تا بینە چۆنە تەوەری یەکەمان کاسێت بوو گەنجێک هاتەوە کە بیرۆکەی ئەوەی هەبوو کە ئەمانە تەنیا یادگاری نەبن بەڵکو زیندووکردنەوە بن، کاسێت و قەوان بەکاربهێنرێت. ئەخر خۆی هەر ئەوەیە مەسەلەکە. ئەزانیت چۆنە ینی مرۆڤ بوونەوەرێکی زۆر کۆمەڵایەتی، ینی مرۆڤ بەردەوام لەگەڵ یادگارەکانی خۆی ئاژی، مرۆڤ بەردەوام لەگەڵ ئەو نۆستالجیا ئەو شتانی کە لە ڕابردوویە ڕوویان ناوە حەزەکات، ینی منە سەرش حەزەکەم جۆم لەو گۆرانیانە بێت کە بە مناڵی بە کاسێتێک جۆم لێ بووە، چێژێکی تایبەتی هەبوو بەڕاستی، ینی ئەم شتانە بە زیندووکردنەوەی ئەم شتانە ینی کارێکی زۆر باشە. دەست خۆش بە کاک زریان، زۆر زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ ئەو کاتی بەیەمەت بەخشی، سپاس بۆ ئەو دوو بەرهەمە جوانەی کە پێشکەشی منن سپاسانەکەم منیش چاوتان ماجەکەم بەڕاستی زۆر سپاس بۆ ئەو بانگێشتکردنە جوانە بە ماڵی خۆم ێزانم. کورسات ماڵی هەمووانە. دەست خۆش بێت. سپاس بۆ تۆ.